خۆپیشاندانی دانیشتوانی قەزای پێنجوێنە لە بەرامبەر نەبوون و کەمی خزمەتگوزاریەکان شەقامی سەرەکی دەواازەی شارەکان داخست و ڕێگە بە هیچ بارەڵگر و تانکەرێک نادەن هات و چۆ بکات. لە 2006ەوە هیچ بۆ پێنجوێن نەکراوە. ئەوە پرۆژەکانێتی خۆتان بڕۆن بە چاوی خۆتان بیبینن. خۆتان بڕۆن بە چاوی خۆتان بیبینن. لە سەردەمی حکومەتی بەعسا لە 100 پێنجوێن وێران کراوە. تا ئێستاش ئاوادان نەکراوەتەوە پێنجوێن. کەلاوەکانی ماوە. ئەوە سەبەبی چییە؟ سەبەبی ئەوەیە کە حکومەت فەرامۆشی کردووە. وەڵا بەداخەوە کە ئێمە یەکێکم جارێژ لە داواکاریەکانمان ئەوەیە کە بەڕاستی داواکەین کە بەشێک لەو داهاتەی کە دێت حیسەیەکی پێنجوێنی تیابێت کە تا ئێستا ئەگەر لە ماوەی ئەم 30 ساڵە تەنها 2 ساڵیان بیان توانایە لە داهاتی ئەو دوو مەرزە خزمەت بەم شارە بکەن. ئێستا ئەم شارە جوانترین شار بوو. ئێمە بەردەوامە بین بە شەو بە ڕۆژ کە وعد پێنجوێنیەکان ئەمە عرف و عادەتیانە. ئەمانەوێت بە وعد و بەڵێنی بریقەدار نەخەڵەتین وعدی کۆنکرێتیمان بنێ وعدێ بێن خراپە بێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام زۆر وعدیان داینێ نان بردەسەر. بەردەوامە بین. ئیترێمە داواکارەکانمان وەکو گەنجان و خەڵکی شاری پێنجوێن ئەوەی کە کارەباکەمان بۆ بکەن و 24 ساعات کە بەڕاستی ئەمڕۆ خۆی کارەبا نزیکی 5 ساڵە بۆ 4 ساعات دەڕوا کارەبا بڕاوە. دەستەی خۆپیشاندانەکانی قەزای پێنجوێن لە چەند خاڵێکدا داواکاریەکانی شارەکەیان ئاڕاستە کرد و جەختیان کردەوە کە تا دەگەن بە مافا سەرەتاییەکانیان و بە هەمیشەیکردنی کارەبای نیشتیمانی بەردەوام دەبن. حکومت بە جیبێ دەسەرکات ئاورێک لە ڕێگاوبانی پێنجوێن بداتەوە تایبەت ڕێگای کەوڵۆس پێنجوێن چووکە دڵنیاتان دەکەین ئەو ڕۆژەمان لە بەرچاوەکەیتر ڕێگا باکە کیۆ نایەت بازرگانی بەرزەکانی باشماق و سێرامەنی لێو بەرهەم بێت. هەچی کارەباکەی بڕیارێکی جدیوێک لاکرەی لێ بدرێت کارەباکەم بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی کە جارێکتر پێویست بۆ نەگا خەڵکی پێنجوێن خەڵکی بێنەوە سەر جادە و داوای مافەسەرەدایەکانی خۆیان بکەن یاخود وەکو بەدیری کارەبای نیشتیمانی کارەباکەمان بگوازرێتەوە سەرێران. تەواوکردنی ڕێگای پێنجوێن باشوا کە ماوەی 10 ساڵە لە خۆ ناقی جێبەجێکردنە. نۆژەکردنەی تۆڕی ئاوی پێنجوێن کە ئێستا زۆر کۆن بۆ زۆرینەی ئامێر و تۆڕ و ئەمرازەکان لە کار کەوتون. چەندی ساڵە بەخێر و گیرفانی دەوڵەمەندان دەڕوات بڕێوە. باش گەزبوونەوە لە بڕیاری داخستنی پێماگای تەکنیکی پێنجوێن و هەوڵدان بۆ کردنەوەی دووبارە داخڵکردن لە سیستەمی زانکۆلاین. تەواوکردنی شەقامی باشماق بە تایبەتی بەرزەپردی چەمی گەورە کە دێچەکەی زۆر کەمە. نۆژانکردنەوەی ڕێگای دەواازەی شاری پێنجوێن کە ئێستا سەواری جادەکە بە ئاستەم دەبینێت و نۆژانکردنەوەی کۆڵانی خوتاوکردنی کۆڵانەکان و گەڕەکانی ناو پێنجوێن. کرداوکردنی ڕێگای گوندەکان و تاواکردنی پرۆژەی تاوانەکراوەکانی ڕێگای گوندەکانی گەرمک و ناوپایەست. قەزای پێنجوێن مەرزی نێودەوڵەتی باشماق و سەیرانبەنی لەسرە. بەشێک لە نیگەرانەکانی خەڵکەکەشی خۆی لەوەدا دەبینێتەوە کە داهاتی ئەو دوو مەرزە هیچی بۆ قەزاکە خرج ناکرێت و لە گەشت سێکتەرەکانیشدا پێویستی بە ئاور لێدانەوە هەیە وەک خۆیان دەڵێن 9 ساڵە ئابلۆقەی ئەمەلایەنەی پێنجوێن دراوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.